خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین بە دوو تەوەری جیاواز ئەم شەو سەرەتا لەگەڵ بەڕێز سۆرا عومەر ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە بەغداوە گفتوگۆ دەکەین لەسەر وردەکاری بڕیارەکەی دادگای فیدراڵی. دادگای فیدراڵی بڕیاریدا کە حکوومەتی عێراق ملزەمە بەوەی پارە یان موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکات و لە بەرامبەرشدا حکوومەتی هەرێمی کوردستان داهاتە نەوتین و نەوتیەکان ڕاددەست بکات. ئەمڕۆژ تەیب سامی وەزیری دارایی عێراق وتی ئەم مانگە پارە ئەنێرین، بەڵام لە مانجی داهاتووە هەموو کارمەند و هەموو موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێن بە سیستەمی کارتی بانقی موچە وەربگرن لە ڕێگەرەوە ئایتیمانی کە لە ناوچەکاندا هەیە. ئینجا ئەمە خەڵکی هەرێمی کوردستانی دابش کردو بە سەر دوو بەرەدا. بەرەیەکی پێی وایە ئەمە مەرجێکی تازیزیە و جێبەجێ ناکرێ، ئەوان خۆیان بە ساڵێک و دوو ساڵ کردویانە. جا خەڵک لێرە هەرێمی کوردستان چۆن بەو پەلە پرۆزەیە لە ماوەی مانگێکدا ئەو کارتەی دەستەکەوێ و فریایەوەکەوێ موچە وەربگرێ بۆ ئەوەیە کە بەڕاستی پارە نەنێرێ. ئەوە دڵی هەندێک خەڵکی ناخۆش کردووەم ئێوارەیە. بەشێکی تریش پێی وایە نەخێر دەتواندرێت ئەگەر مەبەستەکە هەبێ بە ئاسانی هەندێک لە خەڵک لە سۆشال میدیاش نووسیویانە. بۆی بگەینە حەقیقەتی بابەتەکە لەگەڵ کاک سۆران عومەرە و گفتوگۆیانەکەین. کاک سۆران ئەم کاتت باش، سوپاس بۆ دەرفەتە کە بەڕێستان لە بەغداوە لەگەڵمانن. سەرەتا پرسیاری ئەوە بکەم کە ئەو بڕیارە لای جەنابەت هەڵسەنگاندنی جەنابەت چییە لە بەرامبەر ئەو بڕیارەی کە تایبەتە بە موچە؟ ئایا بڕیارێکە کە هی ئەوەیە بەڕاستی کە شای و هەڵپەرچیان بۆ کرد یان بەڕاستی هێشتا ینی گرێ و بربەست و ئینەی تیاماوەکو کورد دەڵێ؟ خۆی ئینە شەر کوردی نیە. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوم بۆ بەڕێزت و بۆ بینەرانی کورسات نیوز. طبعاً بڕیاری دادگای فیدراڵی بۆ ئەوە نییە کە کێشە بۆ موچە دروست بکرێ یاخود بە شەموچەی هەرێم نەنێردرێ. بڕیاری دادگای فیدراڵی بۆ ئەوەیە کە موچەی خەڵکی کوردستان جیا بکرێتەوە لە کێشە و ناکۆکی سیاسی و لەو مەرجانەی کە لە یاسای بوجەش هەیە بۆ پابەندیەکانی هەرێمی کوردستان. میکانیزمی جێبەجێکردنی بڕیارەکە هیچ کات نابێ ببێتە هۆکار بۆ نەناردنی بەشە موچە. ناڵین بەشە بوجە ئێستا جیا کراوەتەوە، بۆیە ئیشەڵا ئەو میکانیزمەی کە ئەمڕۆ باس کرا لە مەرجی دادگای فیدراڵیش، بڕیارەکەی دادگای فیدراڵیش هەیە کە بە ئەلەکترۆنیکردن یاخود لە ڕێی بانقیەوە پێدانی موچەی موچەخۆران بڕیاری لێدراوە، دەکرێت چارەسەر بکرێ و ڕێگای چارەسەری هەیە. تاو کاتەی ئەم پرۆسەیە تەواو دەکرێت، دەبێت عێراقیش تێگەشتنی هەبێ بۆ پرۆسەیە کە لە دەسەڵاتی کەسانیە کاتی پێویستە. بۆیە تاو کاتێک کە پرۆسەکە ئەنجامە درێت دەبێت دەسوبردی لێ بکرێ و بە خێرایی یەکەم وەزارەتی مالیە ئەم مانگە لیستی موچە بە زووی بنێرێ کە خۆی چۆن داوای لیستی موچەی لە هەموو وەزارەت و فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکان کردووە. ئێستا لایەتی دەبێت ئەمە بنێرێ بۆ بەغدا بۆی موچەکەی پێوەربگیرێ. بەڵام لە میکانیزمی تەوتینی ڕەواتب لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە پێویستە لێگەیشتنێکی نوێ لە نێوان هەردوو وەزارەت و هەردوو حکوومەتە هەبێ بۆ ئەوەی گرفت بۆ موچە دروست نەبێتەوە. بەڵێ ئەو تێگەیشتنە چۆنی ئەبێ سۆران ئەو تەوتینە و بە نیشتیمانکردنێت چۆنی ئەتواندرێت بە میکانیزمێک بێکە هەموو موچەخۆر و فەرمانبەرێک. ئێستا حکوومەتی هەرێم چەند مانگێکە باسی هەژماری منەکە تا ئێستا بزانم ژمارەیەکی کەم، ینی لە تا ئەو ژمارە زۆرە ئەو هەژماری منیان هەیە. چۆن ئەوە جێبەجێکرێ خەڵک لەو نقطەیە قەلەقە؟ طبعاً ئەم بابەتە لە ڕاستیە من داوای ڕوونکردنەوەم لە وەزیری دارایی کرد لە کۆبوونەوەکە کە پێمان بڵێ مەبەستت لە تەوتین ئەوەیە کە مانگی داهاتوو مانگی ئازار دەبێ هەر 1,200,000 موچەخۆرەکەی هەرێمی کوردستان بە فەرمانبەری مەدەنی و سەربازی بە
خانە نشین بە کەمەندام بە کەسوکاری شەهید و ئەنفال هەموو تۆڕی کۆمەڵایەتی ئەمانە حسابی بانقییان هەبێ و کارتی بانقییان هەبێ موچەکەیان ڕابکێشن وتی بەڵێ وتم بەڵام ئەمە کاتێوێ ئێوە بە چەند ساڵ 7 ساڵ کردوتانە ئێمە چۆن بە مانگی ئەمە بکەین وتیەوە کێشەی خۆتانە و ئەبێ بیکەن و ئەمە بڕیاری مەحکەمەی ئیتیحادیە بەو نەسەوتی سوێندی خوارد مانگی ئازار بەم نەسە مانگی ئازار موچە نانێرم ئەگەر تەوتینی ڕەواتب لە ڕێگەی بنووکی ئیتیحادیەوە نەبێم زۆرمان پێسەیر بوو کە ئیلحاحی کرد چونکە خۆی باشە زانێ ئەمە پێویستی بە کاتە و ئەو بانکانەی کە هەن لە هەرێمی کوردستان و لقیان هەیە بانقی ئەهلی و بازرگانین من پرسیارم لێ کرد وتم حکوومەتی هەرێمەڵێ ئێمە دەستمان کردووە بەکردنەوەی حیساب بانقی بۆ موچە خۆرەکانمان ئایا ئەمە ئەوەیە کە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی جێ بێتەوە هەیە دوای تێگەیشتم کە ئەو مەبەستێتی لە بانکە حکومیە ئیتیحادیەکانەوە بکرێتەوە و تەمویلی ئەو بانکانە ئەکەن بۆ موچە حکوومەتی ئیتیحادی بۆ موچەی خەڵکی کوردستان وتی لە نزیکترین ئەو بانکانەی کە لە هەرێم یا لقیان هەیە نزیکترین شوێنن ئەمامان خاتە بەردەم ئەوەی کە ئەبێ وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی فیدراڵ پێکەوە دابنیشن لەسەر میکانیزمی جێبەجێکردنی ئەم تەوتینی ڕەواتبە بەڵێ پێک بێن و ڕێ بکەون چونکە لە عێراقا حەو بانقی حکومی هەیە کە فیدراڵین و جگە لە TBI و جگە لە TBI فەرعی تر لە کوردستان لەو بانکانە بوونی نییە ئەمە گرفتێکە پێویستی بە چارەسەرە پێویستی بە لێگەیشتنی نوێیە و پێویستی بەوەیە کە تێبگەێنرێن و حکوومەتی هەرێمیش پێویستە لەسەری بە زووی ئامادەی دەرببڕێ بۆ ئەوەی دەست بەم پرۆسەیە بکە چکە کات لە بەرژەوەندی موچە خۆران نییە و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە نابێ کات بە فیڕۆبدا و نابێ وا بیر بکاتەوە کە ئەمە مەرجێکی تەحجیزیە بۆ ئەوەی موچە نەنێرن قەراری مەحکەمەی ئیتیحادی کاتێک کە ئەڵێ هەرێم پابەندیش نەبێ بە بڕگەکانی ئەلیف و با و جیم و دال لە مادەی 12 قانونی موازنە نابێ مەزدەری عەیش و قوتی خەڵکی کوردستان ببڕدرێ ئەبێ لە هەمان کات و بە هەمان بڕیش موچەی موظفین و ڕعایە ئیجتیماعی و خانەنشین بۆ هەرێمی کوردستان بنێردرێ بۆیە نەسی ئەم قەرارە محتەواکەی میکانیزم نابێت کێشەی بۆ دروستکە میکانیزمی جێبەجێکردنەکەی بەڵێ کاک سۆران ئەگەر بێت و مەسەلەن لە ماوەی ڕابردوو بانقێکی بازرگانی لە ڕێگەی ئۆنلاینەوە مەسەلەن لە ماڵەکەی خۆت پڕتە کردەوە و عنوانەکانە پێداویستەکانت داخڵە کرد دوایی کارتەکەت بۆ ئەهاتەوە ئەتواندرێت مەسەلەن لە ڕێگەی وەزارەتەکان گشتانێک دەرکەن بەسەر فەرمانگەکاندا هەر فەرمانبەرە و لە شوێنی خۆی ئەوە بکا و ینی ئەمێ وردەکاری ئەوم پێ بڵێ ئەو کارتە چۆن دروست دەکرێت ینی بۆی خەڵکێک گومانی هەیە یان دڕتۆنگە لەسەر ئەو میکانیزمە ئەو کارتە چۆنی دروست دەکرێت چەند کاتی پێویستە یەکێک نووسەتی لە سوۆسیال میدیا بۆ منیان ناربەر لە بەرنامەکەڵێ هەر مۆزەفە و 5 دقەی پێویستە بە 5 خولە دەتوانێت دروستیکە بەس هێنانەوەی و تەبعکردنی و ئەو ڕێکارانەی تر ئەمە وردەکاری ئەوە بۆ بینەرەکانم ڕوومکەیتەوە بەڕێز کاک سۆران جا بەڕاستی کاک زانە ئەمە ئەمڕۆ من هەمان پرسیارم لە وەزیری دارایی کرد ئەوێ ژووتی من زانیاریم نییە لەسەر ئەو پرۆسەیە ئەمە پرۆسەیەکی بانقیە وەکو حسابێکی شەخصی نییە و بەو جۆرەش بەڕاستی ئێستا خۆیان چۆن ئەمەیان هەل کردووە لە عێراقا و ئەزمونێکی باش هەیە ئێستا کە کۆمپانیایکی کارتیان هێناوە و 5,500,000 کەس ئێستا کارتی پێیە
موچەی ئەچێتە سەری و ئەتوانێ وەری بگرێ و 8,000 شوێنیان هەیە لە پارێزگاکانی عێراقا کە تۆ توانی پارەی لێوەرگری 4,000 شوێنیان هەیە کە خدمەی تیا پێشکەشەکەن و 450 ناوەندیان هەیە کە ئەتوانن کارتی تیا دروستکەن. من پێم وایە باشترین بژاردە بانقەکانی ڕەشید و ڕافیدەینە و لە ڕێی بانقەکانی ڕەشید و ڕافیدەینەوە کۆمپانیایکی کارت گرێبەستی لەگەڵ بکە حکوومەتی هەرێم و داخلی ئەم پرۆسەیە بکە لە زووترین کاتا دەتوانرێت ئەم پرۆسەیە خێرا بکرێت چکەکی کارت کۆمپانیای کارتی بانقیە و کۆمپانیایەکی گەورەی جیهانیە لە عێراقا ئێستا لە 130 خەڵکی عێراق بەکاری دێنێ. من پێم وایە ئەمە چارەسەرەکەیە چونکە ئەمڕۆ ئەوەم بۆ ڕوونبەوە کە وەزارەتی مالیە پارە نادا بە بانقی ئەهلی و بازرگانی چکە بانقە ئەهلی و بازرگانیەکان هەمیشە لە بەردەم سزادان لە بەردەم ئەوان کە کارتەکانیان مامەڵی نایاسایی پێوە بکرێ و سزا بدرێن بلۆک بکرێن بۆ بانقەکەت بچێتە ناو سزاکانی خەزانەی ئەمریکی بۆیە بانقە حکوومیەکانیان تاکید لێ کردوتەوە. من واش تێگەیشتم کە طیب سامی خۆشی وتی لەگەڵ سەرۆکی محکەمەی اتحادی تەسەورەکەم لە خەت بوو بێ پێش دەرچوونی بڕیارەکە نەسی ئەو بابەتە ئابووری و اقتصادی و میکانیزمە بانقیە تەسەورەکەم طیب سامی وەک وەزیری دارایی یا ستافەکەی یا ڕاوێژکارەکانی بەشدار بوون لەوە کە قەرارەکەی محکەمەی اتحادی چۆن دابڕێژرێ بۆیە طیب سامی هیچ ئیشکالێکی لەگەڵ بڕیارەکە نەبوو و پێشی خۆش بوو و پێی وا بووەوە ئەو داوا و دەستکەوتەیە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان داوایان کردووە. بەڵام ئالیەتەکەی دەبێت بەڕاستی حکوومەتی هەرێم خەمی لێ بخوا و هەر کەم تەرخەمیەکە بێتە ئەستۆی ئەوەوە. بەڵام ئەگەر کۆمپانیەکی کارت کا سۆران پێوە هەستێت و حکومت هەردوو حکومت هاوکاری بکەن دامی بکەن ئەتواندرێت بە ئەگەر مدەتێکی بۆ دابدرێت سەقفێکی زەمەنی بێ بەچەند ئەتوانێت ئەو 1,200,000 کەسە ئەو کارتی بۆ دروستکە ئەوە بێت کۆمپانیاکە و وەڵاهی بە پێشببینی ناکرێت کاکزانە چکامە پرۆسەیەکی شخصی نییە یا پرۆسەیەکی بچووک نییە. ئەم پرۆسەیە پێویستی بەوەیە کە بۆ نمونەکی کار 450 ناوەندی دروستکردنی کارتی هەیە ئەمەوا کاتۆ بزانی کە پرۆسەکە بە خێرایی ئەڕوا کاتێک تۆ لیستی موچەخۆران خانەنشینان هەموو ئەو فیعانەی ترە دەیت بە لەگەڵ هەر بانقێک کە ڕێیەکەوی ئەوەی داد بە کۆمپانیایکی کارت و بەڵام بەتاکید ئەمە پرۆسەیەکە کاتی ئەوێ و پرۆسەیەکە پێویستی بە کاتە بەڵام تا کەمترین کاتی بیۆ لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام تا ئەو کاتەی کە ئەم بابەتە حەسمە بێ و ئەم پرۆسەیە هەنگاوی لێ ئەچێتە پێش دەبێ حکوومەت لەگەڵ وەزارەتی دارایی عێراق بگاتە ڕێکەوتن و لێگەیشتن کە چۆن ئەم مانگە بە لیست موچە ئەدا بە هەمان لیست موچەکە بدا تەنانەت ئەگەر پارەکەشمان بۆ بدا بە بانقی ڕەشید و ڕافیدەین بە پێی لیستەکە وەربگیرێ هەر ئەتوانرێ بیر لە چارەسەرێکی گونجاو بکرێتەوە تا ئەو کاتەی پرۆسەی تەڵتینی ڕەواتب لە بانقەکانە ئەنجامەدرێ. بەڵێ کاک سۆران لە نێوان سوێند خواردنەکەی وەزیری دارایی کەوتێتی سوێندی خواردەوە کە بۆ مانجی داهاتووتر ئەگەر ئەو کارتە نەکرێ ئەو ڕێوشێنانە نەکرێن موچە نانێرێ و لەگەڵ بڕیارەکەی محکەمەی فیدرالی لە دوجارە چی دەست فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستانەکەوێ هەر بە سروشت وەزیری دارایی عێراق هەمیشە وایە هەر بە سروشتی خۆی بۆ زۆرینەی بابەتەکان وایە و توندە و کەمیش گوێگرێ زۆریش توندە باسی لەوە کرد کە نەسەرۆک وەزیران ئەتوانێت پێی بکە نە محکەمەی اتحادی چونکە قەراری محکەمەی اتحادی پێیە و بە هەندێک لە پەرلەمانتارانی شیعەی و دەوانەی کە لە پێشووە زۆر زەختیانە خستە سەر لەسەر ناردنی 700 ملیار بە قەرز دیسان ئەمڕۆ چوونەوە سەرەوە بابەتە و لیان پرسی ئەو پارەی قەرزە چۆن وەرەگرنەوە ئەو پارانە چۆنەوە مڵکی دەوڵەتی عێراقیە
ئەوی ژووتی نازانم مڵکی کێ ئەو بانقانەیە کە بە قەرز داویانە ئەوان خۆیان وەرێگرنەوە خۆیان مەسئولن کاتێ زۆر وردیان کردەوە ئەی بۆچی تۆ تا تەڵتینی ڕەواتب نەکرێ 618 میلیارد مانگی یەک ناردۆ تو ڕەبووتی ئێوە بۆ خۆ دەرخستنەتانەوەم قسانە بکەن من قەراری محکمەی اتحادیم پێ و بە قەراری مەجلیس وزەراش پێشتر 618 میلیارەکەم ناردووە و تا ڕادەیەک ئەم جارە دیفاعێ کرد لەمەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە و هەندێک ڕێگای تریان لێگرت کە ئایا قەرارەکەی محکمەی اتحادی ئەڵێ داهاتی نەوتی و نانەوتیە بێ تەسلیم کا هەرێم تا ئێستا نەوتی تەسلیم نەکردووە وتی من عیلاقەم بە کێشەی نەوتەوە نییە نەوت ئەڕوا ناڕوا وەرەگیرێ موچە جیاکراوەتەوە لەوە ئەوش قەراری محکمەی اتحادیە ئەمە کار ئاسانیەکی باش بووە پشتیوانیەکی باش بوو بۆ ئەوەی ئەو دەنگە نەشازانەی دژی هەمواری یاسای بودجە بوون کە موچە جیاکەینەوە لەم ناکۆکیانە موچە جیاکەینەوە لە ئینفاقی فعلی ئەمە بۆ خۆی بە قەراری محکمەی اتحادی دەستەبەر بووە و تەواوی قەرارەکانی محکمەی اتحادی ئەچێتە ناو هەمواری بودجەوە ئەو کاتە زەمانەتی قانونی لە قانونی موازنە بۆ موچە دروستە بێ بەس تەنها ئەو ترسەیە لە میکانیزمی ئەم تەڵتینی ڕەواتبە بتوانین ئەمە تێبپەڕێنین پرسیاری ترکرا لەوەی کە ئێمە لیستی موچە ئەگەر بۆتان بێنین ئەو لیستەیە کە 8 ساڵە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی تیانە وتیەوە ئێمە حەقمان بەوە نییە ئەوە حکوومەتی هەرێم لی مەسئولە و کێشەی حکوومەتی هەرێمە بێ خۆی چارەسەریکە بەڵێ کە چارەسەری بکە وردبینی بکرێت لەلایەن چاودێری دارایی ئێمەوە ئێمە کێشەمان نییە و پەسەندەکەین و موچەکەی لەسەرەدەین بابەتێکی تر مەسەلەی خانە نشینان بوو بەڵێ فەرموو کاسۆرە بابەتێکی تر مەسەلەی خانە نشینان بوو چونکە ئێمە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە یاسای ساڵی 2006 خانە نشینی کارپێەکەین کە عێراق خۆی لە ساڵی 2014 هەڵی وەشانوتەوە و یاسای خانە نشینی یەکگرتووی دەرکردووە کە ئەو کات دەبوو هەرێمی کوردستان ئەم یاسایە جێبەجێ بکات لە ساڵی 2014 بەڵام هەر بە یاسا هەڵوەشاوە کۆنەکە موچەی خانە نشینی داوە بەڵام لە 23/11/2022 خانە نشینان لە محکمەی اتحادی سکاڵایان کرد و بە فعلی سکاڵاکە لە بەرژەوەندی خانە نشینان دەرچوو کە ئەڵێ ئەو یاسا هەڵوەشاوە نابێ کاری پێ بکرێ ئەبێ لە بریەوە یاسای خانە نشینی یەکگرتووی عێراق کاری پێ بکرێ کە موچەکەیان هاوتاکە بە موچەی عێراق لە ناو دەقی حیسیاتی قەراری محکمەی اتحادی 21/2 چەند ڕۆژی ڕابردووش کە باز لە پێدانی موچە و خانە نشینیەکە ئەڵێ بە هەمان بڕ بە هەمان وەقت بە هەمان بڕی هاوتاکانیان لە عێراق مۆزەفین و متەقاعدین و ڕعای اجتیماعی و بە هەمان کات یعنی ئەو ڕۆژەی کە موچە لە عێراق درێ بێهی هەرێم بدرێ موچەکەش بە هەمان ئەو بڕەبێکە خانە نشینێک لە عێراق وەرێگرێت لە هەرێمی ژوەریگرێت ئەمە لە ناو حیسیاتی ئەو پرسیارەت کرد لە وەزیری دارایی کاکسۆران یعنی ئەوە مژدەیەکی خۆشە بۆ خانە نشینان ئەگەر بە هەمان ئەوە چەند ساڵە خەباتی بۆ کرێ و وڵا خەون بوو کە باسییانە کرد ینی پێت وایە ئەوە جێبەجێ بێ مەسەلەن خانە نشینێکی هەرێم لەگەڵ خانە نشینێکی ناوەڕاست و باشوور هەمان بڕم و چەوەر بگرێ طبعا ئەو پرسیارە کرا لە وەزیری دارایی کە ئێمە تا ئێستا کار بەوە ئەکرێ بە و یاسا هەڵوەشاوە و خانە نشینانی هەرێمی کوردستان بڕیاری محکمەی اتحادیان هەیە وتی منەقیەوەم نییە ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمە جێبەجێ بکە و کاتێک لیستەکەمان بۆ نێرێ ئێمە دوای وردبینی لەسەر ئەوە ڕۆین وەوتی مەشاکیلی موەزەفین و موچە و خانە نشینی ئێمە لی بەرپرس نین ئێمە لە تەمویل و پێدانی پارە بەرپرسین واتە دیسانەوە ئەرکی حکوومەتی هەرێمە جێبەجێ بکە و بڕیاری دادگای فیدراالی هەیە کە پابەندی حکوومەتی هەرێم کراوە بۆ جێبەجێکردنی یاسای خانە نشینی یەکگرتووی عێراق کە تا ئێستا نەکراوە مخالفەیەکی گەورەی قانونە و من پێم وایە ئیجراعاتی لەسەر ئەوە مافی خانە نشینانە داوای بکەن کە یاسایەک لە بەرژەوەندیان دەرچووە بڕیارێکی دادگای اتحادی هەیە لەسەری جێبەجێ نەکراوە
یەکێک لە پەرلەمانتاران پرسیاری کرد ئایا ئەگەر ئێمە ئەوانەمان جێبەجێ کرد و لیستی موچەمان ڕێژەکەی بەرز بۆ پارەکەی وتی ئێوە لە ناو موازنە بەپێی قەراری محکەمەی ئیتیحادیش موچە لە بەشە بودجەی هەرێم دەرەکرێ حەزەکەن هەر 12.67ەکەی بڕوا بۆ موچە و خانەنشینی ئێمە کێشەمان نییە چونکە یەکێک لە پەرلەمانتارە عەرەبەکان کە پرسیاری کرد وتی هەرێم نەوت ڕادەز ناکە وتی ئەو کاتە من مکەلەفم بە جێبەجێکردنی قانونی موازنە و قانون بڕیاری محکەمەی اتحادی بەشە بودجەی تەشغیلی و ئیستیسماری نانێرم بۆ هەرێم بەڵام موچە ئەنێرم لە هەموو حاڵەتێکە ئەوە بڕیاری محکەمەی اتحادیە بۆیە ئەم بابەتە حەقە هەرێمی کوردستان ئەو مافە زەوتکراوەی چەند ساڵەی موچەخۆران لە پرەبەرزکردنەوە و لە خانەنشینی بگەڕێنێتەوە ئێستا کاتێتی و ئێستا بڕیاری هەیە و مافی خەڵکی شەبەڕاستی ئەم مافەی لە ئێستایا بۆ بگەڕێنرێتەوە وەگوتم پێشتر بە بەهانەی قەیرانی دارایی ئەم کار نایاساییان نەکراوە ئێستا و بەهانەیە نەماوە ئێستا موچەکە کە زامن بووە و عێراقیدا هەرچەند موچەی عێراق بە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان داهاتی نانەوتیەوە دەدرێ ئەوەی کە باز دەکرێت 680 ملیارەکە نامێنێ ئەوە وەزارەتی دارایی ناڵێ داهاتی ناوخۆ بۆ خۆتان و 320 ملیارەکە و من موچە هەموویە دەم نەخێر ئەو بە داهاتی نانەوتیەوە موچە ئەدات بەیانی کاتێ تەوتینی ڕەواتب بکرێت لە بانقە حکومیە ئیتیحادیەکان بۆ نمونە موچەی ئێمە 943 ملیاری پێویستە ئەبێ 320 ملیار هەرێم بیدا بەو بانقانە حکوومەتی عێراقیش وەزارەتی مالیە باقیەکە ئێدا بەو بانقانە بۆیە بە هەمان جۆر ئەڕوا بەڵام مەرجەکە لە ڕێگای بانقەوەیە بڵێ کەواتە ئەوەی کورت ئەیڵێ کاک سۆران مەسەلەن ئەوە نییە بڵێم خەنجەر لەکایە و ئیتر بە ئارەزووخان ئەبێ لەو داهاتە و لەو پارەی لە 12.7 هەرێمی کوردستان کە ئەیکەوێت لەوە پلە بەرزکردنەوە بکرێ دیسان دێتەوە سەر ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان و لەوە خانەنشینان هاوتای خانەنشینانی ناوەڕاست و باشوور بکرێ مادام بڕیاری محکەمەی فیدرالی هەیە لە حاڵەتێکی وایە کە حکوومەتی هەرێم نەیکرد ئەتواندرێت سکاڵا دیسان تۆمار بکرێت بۆ ئەوەی کە پێشێلی بڕیارێکی یان بڕیاری دادگای فیدرالی کراوە بەڵێ بڕیارەکەی دادگای فیدرالی بۆ خانەنشینان کێی پابند کردووە سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی هەردووکیان بەرپرسیارن لە جێبەجێکردنی قانونە بڕیارەکە بۆ کارکردن بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق و هەر کاتێک کە ئەمە جێبەجێ نەکراوە خانەنشینان مافیانە بێن سکاڵا بکەنەوە بۆەوەی کە جێبەجێ بکرێ ئەگەر جێبەجێ نەکراوە ئیجراعات بکرێ بەڵام مەوزوعی تەمیلی موچە کاگزانە باوەڕ بکە ئەگەر تەیف سامی ببینی وا ئەزانی تەیف سامی هەموو ڕۆژێ کۆڵبەری ئەکا داهات بۆ عێراق کۆوە کاتەوە خەڵکی عێراق و هەرێم بە زۆرە چن لێسەنن بۆ هەمووی وایە خراپترە بڵێ پارە بە ئاسمانە ئاچێ بڵێ ئەمە چەندێ سەرف نەکراوە بۆ سەرفیناکەی هاواری لێ هەڵەسیە ئەڵێ ڕێک دەست ئەەکەی بە گیرفانی خۆیان کە بە کۆڵبەری پەیای کردووە حەقیقەت ئەبێ وا بێ داهاتی گشتی نابێ ئاسان تەخشان و پەخشان بکرێ و وڵات وێران بکرێ بەڵام هەر بە سروشتی خۆی ئافرەتێکی توندە بەڵام زیرەکە وریایە و وەکو ئەڵێن فێڵی بە ئاسانی لێ ناکرێت باشە ئینشاڵڵا کاک سۆران کەفارەتی سوێندەکەی بدات سوێندەکەی بکەوێ بەڵکو کەفارەتەکەی بدات ئەو مانجی ئاریش هەر ئەو بڕبنێرێتە سەربانقەکان چکە خەڵق قەلق نەبێ و ئەو لانی کەم ئەم شەوانەی کە بینێر ئێمن بە ئیسراحەت بخەون بڵێن ئینشاڵڵا وتر لانی کەم تا فترەیەک تا هەزەیەکی تری سیاسی و سەربازی لە عێراق ڕۆدا معاش مانگانە بێت ئەو ئەمەلە هەیە وانە عنی ئەوە نەما خەڵک زۆر چاوەڕێ بکە و 40 ڕۆژ و 50 ڕۆژ ئەوانە ئەگەر ئەو فەقەڕێ نەبێ ئەو سوێندە نەبێ یان ئەو کی کارت و ئەو مۆزوعی کارتە نەبێ
وڵی کاکزانە ئەگەر فێڵیان لێ نەکردبین نابێ موچە تاخیر ببێ ئەگەر فێڵیان لێ کردبین و ئەم تەوتینەیان کردبێ بە بەهانەخۆ هەموو شتێک لە عێراق قاواریدا وەگوتم ئەمڕۆ هەڕەشەیان لە تەیفسامیە کرد بە 600 ملیارەکان کە ئەبێ وەرگیرێتەوە و شکاتەکەین و چۆن و وتی تر من بڕیاری محکمەی اتحادیم پێوە نەمار ئیهانە بکەن و هەڵسن و ڕەزیلم بکەن و بڵێنە چەند شکاتر لەکەین لە محکمەی اتحادی ئەویش ئەوانیش حەزەکەن ئەم کێشەیەی خەڵکی کوردستان کە کێشەیەکی حەقیقیە بژێوی ژیانێتی قوتێتی بەرەو چارەسەر بڕواوە بە فعلی ئەزانن کە زوڵم لە خەڵکی کوردستان کراوە لە بڕینی موچەکەی لە پاشەکەوتی لە پێنەدانی لە دواخستنی هیچ ئاخیر پرسیارم ئەوەی کاکسۆران هیچ هەست بە فێڵێکەکەی بەو خوایە کاکێزانە من لەسەر ئەگەر و ئەوانە هیچ شتێک ناڵێم کە خوا نەخواستە ببێ بە ڕەشببینی و بێهیوایی بۆ خەڵک منەمیشەوە حەزەکەم واقعەکە خەڵک بیزانێ وەکو خۆی واقعەکەش ئێستا بڕیاری محکمەی اتحادی هەیە کە نابێ موچەی ئێمە دوابکەوێ ئەبێ بدرێ بەڵام بە تەوتین و کۆدەنگیەکی باش هەبوو پێشتریش بۆەوەی موچە لە ئینفاقی فعلی جا بکرێتەوە ئەمانە هەموو دەستکەوتن ئەمانە هەموو وازەحن بەڵام عێراقی شتیواتیایە ڕووەدا کە چاوەڕوان نەکراوە من نازانم بەیانی چی ڕووەدا تۆش نازانی کەسمان نازانین ئێمەش بەڕاستی هەرێمی کوردستان لە خراپترین دۆخە خەڵکی ڕاگرتووە خەڵکی ناچار کردووە کە پەنا بۆ هەموو شتێ بەرێ خەڵکی ناچار کردووە ئێستا ئەمەی کە هەیە لێرە بەڕاستی وەکو سوالکردن وایە لە عێراق لە کاتێکە عێراق خۆی لە دۆخێکی وەهایە بووە پێشتر ئێمە گاڵتەمان پێکردو ئێستاوان گاڵتە بە ئێماکەن هەمووشی ئەو دەسەڵاتدارانەی حکوومەتیان بردۆ بەڕێوە بەرپرسیارن لی کە خەڵکیان بەم دۆخە گەیاند بۆیە خەڵک ناحەقی نییە قەلەق بێ بترسێ ناحەقیشی نییە کە دڵخۆش بێ بە هەر بڕیارێک کە دەسەڵاتدارانی هەرێم پێیان ناخۆشە و نابێت دەسەڵاتدارانی هەرێمیش لەم کاتە بەدەم بەغداوە نەچن بۆی بڵێن ئاها بەغدا فێڵی لێکردین و بیانووی تربێنەوە بۆی موچەکەمان نەدەنێن نەخێر تەوتینە و لە ڕێی بانقەوەیە عێراق خۆی وا کارەکە بۆ موچە خۆرەکانی بێت تۆش بیکەیت بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێ سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس کاک سۆران سوپاس بۆ دەرفەتە بە هیوان کە سەرجەم حیزبە پێکهێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی جدی بدات بۆی بتوانێت کە بە زووی ئەو بربەستە شتێ پەڕێندرێ و خەڵکیش کە لە کۆتاییەکانی 2013ەوە لە قەیرانی بێموچەیی و ڕبع موچە و 50 ڕۆژ و ساڵی نۆمانجی و ساڵی هەشتمانجی و دەمانجی کورە هەندێک ساڵی شەشمانجی نەجاتی بێ و بازاڕش بوو بێژێتەوە وە خەڵکیش و ئێمەش لە وەکو میدیاکار و ڕاگەیاندنکار هێندە لەسەر قەیرانەکان و جیرفان بەتاڵی خەڵق قسە نەکەین و ئەوانەشی کە بەرەمانجی ڕەمەزانی پیرۆزی شەڕۆنیانی بەڕاستی ئەو هەموو هەژاری و بێدەرەتانی و ماڵوێرانیان نەبینین کە ئینسان ئەگەر نانێکیشی هەبوو ئەویش کە ویژدانی زیندوو بوو ئەویش ناتوانێت بە ئیسراحەت بیخوا لە بەرەوەی ئەو هەموو خەڵکە ژیار و فەقیرە هەیە وەخ چیرۆکی تراژدی گەورە گەورەمانەیە کە خانە نشینان لە سەرەی موچەدا لە گەرما و لەسەرما هەرچەندە ئێستا ڕێکخراوەتەوە تا ڕادەیەکی باش بەڵام بە هیوایە کۆی ئەو چیرۆکە تراژدیانە لەبارەی موچە و کۆتایی پێبێ و ژیان و قوتی خەڵک نەخرێتە ناو هیچ ململانەی سیاسی و هیچ بەبارمتەگرتنێک نەبێت ئەمە تەوەری یەکەمی پانۆراما بوو تەوەری دووەمان هەر پابند هەر وابەستە بە بڕیارەکەی دادگای فدراڵی باسی نەهێشتنی 11 کورسیەکەی پێکاتەکانە لە هەرێمی کوردستان ئەمە بۆ چوونی جیاواز دروستکردن هەندێک خەڵک پێی وا بوو کە بەڕاستی زیاد بوو ئەمە بۆیە دەستخۆشیان لە بڕیاری دادگای فدراڵی کرد و بۆ خۆشیان هەم تورکمانەکان و هەم مەسیحیەکان بۆ پێکاتەکانی تری ناو مەسیحی بەشێکیان نیگەران بوون و بەشێکی شتریان سەرنج و بۆ چوونی تریان هەیە لەم نێوەندەدا لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان مدعی بوو لەسەر ئەو بابەتە پێیان وایە کە غەدریان لە تورکمان کردووە یان غەدریان لە مەسیحی کردووە ئێمەش لەگەڵ بەڕێز عەبدوڵباست خالید سەرۆکی ئەنجومەنی تورکمانی لە شاری هەولێر گفتوگۆکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کە عەبدوڵباست ئەم کاتت باش سوپاس بۆ ئامادەبوونت لە پانۆرامادا ئەمەوێ پرسیارەوە بکەم کە هەڵسەنگاندنی ئێوە وەکو سەرۆکی ئەنجومەنی تورکمانی چییە بۆ بڕیارەکەی دادگای فدراڵی لەبارەی
11 کورسیەکەی کۆتاوە. زۆر سپاسی بینەرانیش دەکەین. واللهی ئەزیزم بەنسبەت محکەمەی فیدرالی کار ساتێک ڕووی نەداوە، شتێکی تەبیعیە کە دەنجی ناڕەزایی لە کوردستان بەڕاستی بەرپا بووە. شتێکی تەبیعیە گەر ئێمە عێراقین یەکەم شت، دووەم شت ئێمە زۆربەی ئەندا پەرلەمانەکانی ئێمە لە حکومڕانی عێراقدا بەشدارن، کە شتێکی تەبیعیە لە محکەمەی اتحادی قەرارێک دەردەسێ بۆ زۆربەی نەک هەر قەزیەی تورکمان برەی کۆتاکان، زۆربەی قەرارات هەیە دەردەچی لە حکومەتی عێراقی کە براکوردەکان ملتەزەم دەبن لەبووی. بەس ئەو قەرارەی کە لە قەزیەی کورسی کۆتاکان بەڕاستی ئەو حساسیەتە نازانم چ بوو پیا بوو لە بینی ئەو خوشک و برا بەڕێزانەی من کە ڕێز و سلااو لە بۆ هەر هەمویان هەیە لە ئەلفیان هەتا بیان بەڕاستی حەزم نەکرد زۆر لەسەر ئەو قەزیە باسی ئەو قەزیە بکەم. ئەوە بڕیارێک بوو ئێمە وەکو هەرێمێکی فیدرالی کوردستانی کە حکوومەتی عێراقیە محکەمەی فیدرالی قەرارێکی دەریناوە نە بە من لا دەچی نە بە منیش چا دەبی. ئەوە قانونێکە لە 111 کورسی 11 کورسی کۆتاکان لاکەتێ دیارە شتێکی حکوومەتی عێراقی لە ئێمە و لە سیاسیەکان و لە سیاسیە کوردیەکان و تورکمانەکان باشتر دەزانی کە ئێمەی تورکمان ئێمە وەکو سیاسێک لێکدانەوەم لۆ کردیا بەنسبەتە خۆم بە شتێکی زۆر ئاسایی و تەبیعی وەری دەگرم لەبەرەوەی ئێمە لۆ بە تەبیعی وەردەگرم. ئێمە نابی حساسەتی ئەوەمان هەبێ وەڵا ئەمن تەمەنا دەکەم حزبە سیاسیەکانی پێکاتەی تورکمان ئەو خوشکبرایانەی من جارێشکە شت نەماوە لە کوردستان بە ناوی کۆتا ئەوڕۆ ئەوە ماوە هەر حزبێک بۆ خۆی ئەوە مەدان ئەوە قەیتان بابێن نوێنەرایەتی خۆیان نەناو خەلکی خۆمان نەناو خەلکی ڕەسەنی کوردستان هەولێربی کفری بوو هەر جێگایەک بێ مافی خۆیانە چۆن کە ئەمن بە مافی خۆم دەزانم حزبە سیاسیەکانیش بە مافی خۆیان بزانن کە وەکو هەولێری کەسیش ناتوانێ تورکمانەکان ڕەفز کاتەوە کا بیسەلمێنن لە ئینتیخابات بیسەلمێنن کە لە ساحەی کوردستان خۆیان بسەلمێنن لە ڕووی ئینتیخابەوە بەڵێ ئێمە نوێنەری تەواوی خەلکی کوردستانن. باشە ئەو قەرارەی کە درای محکەمەی اتحادی بڵێ بڵێ کە عەبدولباست پێشتر ئەوەی کە لە کۆتاکان هەبوو نیگەرانی لەسەر بوو مەسەلەن هەندێک جار هەندێک کەس بە 200 دەنگ بە 300 دەنگ دەبوو بە پەرلەمانتار بە ناوی نوێنەر ئەوانە بەڕاستی نوێنەراتی ڕاستەقینەی ئەو بەڕێزانە لە ڕابردووە تا ئەمڕۆ نەکەرە ئەو خولەی پێشویان خولی پێنجەم نوێنەراتی ڕاستەقینەی تورکمانیان دەکرد لە ماوەی ڕابردوودا. بەڵێ واللهی ئەمن باش شتێکتان پێ بڵێم بە واقعی بەڵێ بەنسبەت ئەو پێکاتانەی کە ئەو خوشکبرایانەی کە ئێستا بە ناوی پێکاتەی سیاسی تورکمان لە کوردستان هەن بەڕاستی ئەوانە یعنی بەدەستی خۆیان سەلماندیان یعنی کە ئێمە 11 سارە چەندە 15 سارە 13 سارە بەڕاستی ئەمن گلەی لە حزبە سیاسی کوردیەکان ناکەم بە هیچ نەوعچی گلەی لە خۆمان دەکەم ئێمە وەکو تورکمان مەشروعیەتی ئێمە لە ناو کوردستان لە ئێمە تەنها ئەمن قسە لەسەر تورکمان ناکەم بەڕاستی ئەمن ئەنجومەنێکی سیاسی و هەولێریەکانم لە هەولێر ئێمە داکۆچی لە مافی هەموو گەلێک دەکەم ئێمە وەکو خوشک و براین لە کوردستان هیچ فەرقێکمان نییە بەڵەوایە بەڵام ئەمن وەکو تورکمانێک وەکو ئەنجومەنێکی سیاسی بەڕاستی لە بیدایەت ئەو ساڕوونیوە کە ڕامگەیاندیە چیدی لە کوردستانی ئێمە قبول ناکرێ مزایدەی سیاسی لەسەر ملەتی ئێمە بکرێ ئەمن وەکو هەولێریەک وەکو سیاسیەک
وەکو زەحایەکی سیاسی تورکمان بەڵێ بەڕاستی ئەمن تەماشای واقعی کوردستان دەکەم ئەوڕۆ بەڕاستی ئێمە زۆر پاشکەوتوین لە سایەی بەعزە حزبی سیاسی بەڕاستی کە حزبن بەڵام بە واقعدا لەگەر حزبێکی دیاریکراوی کوردستانن ئەمەن گلەیم لەوە نییە کادیرێکی پارتینە یان کادیرێکی شۆعینە یان کادیرێکی نەوەی نوێنە پیرۆزیان بی بەڵام ئەمن وەکو معارەزەیەک وەکو ئینسانەکی تاکچی تورکمان من ئەوەندەم دەوێت لە حزبە سیاسیەکانی تورکمان تا ئێستا پرۆژەیان چ بووە لە بۆ خەڵکی تورکمان لە عمومی کوردستان نارێم لە هەر نارێن خۆی من نوێنەری تورکمانین نەک لە هەولێر لە کفریش ئەمن داوایان لێ دەکەم پرۆژەکانیان خزمەتکردنەکانیان سندوقیان داهاتیان ئێمە بڕوا ئەمن بڕوا ناکەم حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر حزبە سیاسیەکانی تورکمان ئەگەر پرۆژەیان هەبێ خزمەتکردنی ئەگەر فرمێسکی تیمساح بۆ خۆیان نەڕێژن بڕوا ناکەم حکومەتی هەرێمی کوردستان کە پێکاتوە لە پارتی و لە یەکێتی دوو هێزی دەسەڵاتن ئەگەر ئەو دوو حزبە نوێنەری تەواوی یعنی ئەو حزبە سیاسیە تورکمانانە وەکو خوشک و برای من خۆم تەماشایان دەکەم ئەگەر ئەوانە پرۆژێکیان هەبوایە ئەوەی ئەمن نەمدیتە خزمەتکردنیان هەبایە سندوقەچیان هەبایە داوایە لە حکومەتی هەرێم کردبایە خۆیان بە زەعیفی پێشان نەدابایە خۆیان بە زەلیلی پێشان نەدابایەنە ناو حزبە کوردیەکان من پێم ناخۆش نییە بەرام تا ئێستا من ڕۆڵم نەدیتوە ئەوانە بتوانن کاکەوە ئەمە بەڕاستی نقطەیەکی زۆر گرنگەیە بەنسبات من بە ناوی تورکمان بەڕاستی خەڵکی زۆرمان هەیە زەلیل بووینە بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کە لە بەڕاستی حزبە سیاسیەکان پێشە من دەبا بیریان لەوە بکردبایە دەڵێن لە کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر من دەستخۆشیان لێ دەکەم لەو قسە گرنگەی کە کردیتیان دەڵێن لە سەتان و هەتی تورکمانەکان لە هەولێرن بەڵێ من سوپاسیان دەکەم بۆ ئەو قسەیە بەڵام ئێوە لە سەتان و هەت چیتان کردووە بۆ ئەو سەتان و هەتەی خەچی هەولێر خەلکی ڕەسەندی هەولێر چیان کردیە من خۆشە یعنی ئەمن شکاندن نییە بەڕاستی ئەمن ئینسانێکی قەومیمە من دنیا بە من لە پێش ئینتیخابی لە پاش ئینتیخابی من وەکو شورتەیکی مرور وەکو حرەسێک دەبم لەسەر هەموو حزبە سیاسیەکان بەڵێ چونکە ئەمن نا خۆم لەوان کەمتر دەزانم نە ئەوانیش لە خۆم باشتر دەزانم ئەوان دەزانن ئەمن سنەرێم بەڵێ باشەکە عەبدولباست بەڕێزت کە تورکمانی پرۆژەکە تاکڕەویە بەس بەڵێ کە تورکمانیت ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی کە تا ئێستا خزمەتێکیان نەبووە پرۆژەیەکیان نەبووە ینی ئیسیفادەیان بە تورکمان گەیان دووە یان وەکو پێکاتەی دووەم لە هەرێمی کوردستان توانراوە کە ئەگەر تورکمانێک گەنجێک پیرێک لە هەرچین و توێژێک بێت بەدەم داواکەیەوە هاتبن واللهی ئەمن ئەوانە ناتوانن بە دوای داوای خەڵک بێن چونکە بەڕاستی ئێمە خەڵکمان زۆرە ئەو سەتان و هەتەی تورکمان ئەوان باسی دەکەن کە خۆیان اعتراف دەکەن منش یەکم لەو سەتان و هەتەی کە حزبە سیاسیەکان دەکەن بەو شێوازە حکومڕانەی کە ئێستا دانیشت و نەخێر لە ناتوانن خزمەتی لە سەتا پێنجش بکەن بە حەقیقەت لەبەرەوەی ئەمن ئەمری واقعەکەم دیت بەڕاستی لێ شاتیمە مەیدانێ و هاتیمە ساحەی بەڕاستی ئەوانە ئەمن عایلەم هەیە بەڕاستی عایلەی تورکمان هەتا بنی سەری ڕەش ڕۆیشتێ بەڕاستی لە نەبوونی و لە دەستکورتی لە مەلاعومەر لە مەلاعومەر گەڕەکی تدایە گەڕەکی تورکمانان ئێمە گە ساحبمان هەبی ئێمەی ملەتی تورکمان ئێگە ئەمە بەڕاستی زۆر یعنی بەداخەوە پێم ناخۆشە و قسەی دەکەم بەڵام ئەمن ملەتم لە خۆم زیاتر لە پێشترە
ئەگەر ئەوانە بەڕاستی نوێنەرایەتی تورکمان دەکەن کاکە جان ئێمە قانونمان هەیە ئێمە یاسامان هەیە ئەمن ئێستا بەبێ قانون و یاسای بەغدایە بکەم ئەمن دەیبەمەوە بردیتمەوەش زۆر شتەکان ئیمن بووە بەڵام ئێمە ملەتە داکۆچی لە نەتەوەی خۆمان دەکەین ئێمە لە کوردستان چۆن برا کوردەکان لە عێراق دەڵێن کاکە ئێمە سێم قەومیەتین لە کەرکوچێ داکۆچی لە نەتەوەی خۆیان دەکەن لۆ ئێمە لە سایەی بەعزە خوشک و برایەکان ئەم بە خوشک و برانە ناویان دەبم چکامە یەخڵێنین ڕاستە ئەفکاری سیاسیمان دوزیایە بەڵام کاکە ئەزیزم ئێمە هەندێک حیزبی سیاسی دیاری کراو ئەمن گرەیان لێ ناکەم استقلالی حزبە تورکمانەکانیان کردیە بەڕاستی حزبە سیاسی تورکمانەکانیش من ئایلەیەک نابینم با لە سەتا بیستی ئاماری خۆیان تەسمیلیم بکەن بڵێن ئێمە خزمەتی ئەوەندە ئایلەما کردیە ئەمە تەهەجوم ناکەمە سەریان بەس ئەمن شتی بە قانونی باز دەکەم بەڕاستی ئەمە تەمەنام دەکرد هەر 13 حزب 15 حزب ئەمن لە شاشەم بم دیربان هەر یەکی پرۆژەی خۆیان تەقدیم بکردبایە بڵێن ئێمە خەڵکی هەولێرین ئەو دعایە و ئەو قسەی کە دەیکەن لە سەتانوەت بەڵێ سەتانوەت خەڵکی هەولێرە زۆرە تورکمان زۆرە بەڵام پرۆژیان نەبووە پرۆژەیان هەبووە ڕاستی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و ئەو لایەنەی کە پاڵپشتیان دەکەن بەڕاستیە من هەرەوەندەی دەبینم بە واقعی وەڵاهی یعنی کەمێکیان نەبی هەندێکیان نەبی لە سەتایەک ئەویش بە پەنجە دەژمێدرێ بەڵام بەداخەوە یعنی بەڕاستی ئەوەی ئێستا دەبینم لە بۆ ملەتی تورکمان ها من داکۆچی لە تورکمانەکان و لە برا کوردەکانیش دەکەم ئەمن بەس ئەوە نییە ئەمن نەهامەتی خەڵک دەبینم ئەو قورب بەسەریەی بەسەر ملەتی کوردیش داهاتە ئێمە نەبینە تەرەفێک شەڕی بینی دوو حزب بەڕاستی ئاگەر بکەینەوە لە بینی دوو حزبی کوردی ئێمە وەزعی کوردستان بەرەو ماڵوێرانی دەڕوە بەڕاستی کوردستان معامەڕەیەکی زۆری لەسرە معامەرەی قلیمی لەسرە ئێمە نابی پێشڕەو بین لە ڕێکلامەکان لە ئیعلامەکان دەبینم ئەوە مایە پوچە شت بە قانون ئەگەر بەڵگەتەیە قانونت هەیە بە قانون دەکەی بەڵگەتێ فەربوو لە شاشەکان باسی بەڵگە و قانون بکە ئەو ڕۆ مەحکەمەی اتحادی بڕیاریدایە بیر لە چارە نووسی شتەشکە بکەوە بیر لەوە بکەوە بزانە چۆن دەنجی خەڵکی خۆت ملەتی خۆت دەینی ئەمە سەرما بەلچی دە کورسی دەینین کاکە بەلچی لە دەنجی کۆتاکان زیاتر دەینین ئەوە فەربوو لە گەرە من باشە بەڕێزە سەرۆکی ئەنجومەنی تورکمانی لە هەولێر مەسەل لە هەرێمی کوردستان کە عەبدولباست یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی سیاسی کە مدعی بۆ لەسەر یاسای هەڵبژاردن هەرچەندە ئەوان بشەی ڕابردوو تەبێژی یەکێتی لێرە میوان بوو باسیەوەی کرد کە ئەوان لەگەڵەوە نەبوونە بە تەواتی کورسەکان سفر بکرێتەوە بەڵام ئەوی دەستور بڕیاری داوە قانون بڕیاری داوە ئێوە وەکو تورکمان پێتان وایە یەکێتی غەدرێکی لێوە کردبێ یان ئەوەی کە تۆی دووبەرەکی یان دەیانەوێت ئاگرێک دروستکەن لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پێکهاتەی ڕەسەنی تورکمان لە هەولێر لە کفری لە هەر شوێنێک هەیە ئێوە لێ یەکتان هەیە لە یەکێتی وەک تورکمانی ئەسیڵ ئەمان گلەیم لە هیچ حزبێکی سیاسی نییە بەڕاستی نە لە یەکێتی نە لە پارتی ئەوە ئەغڵاتی حزبە سیاسیە تورکمانەکانە بەڕاستی ئەوەی ڕوویدا ئێستا بە حەقیقەت پێتان بڵێن بەبێ شارەوە ئەگەر ئەمن نەبامە ئەو دۆخە هەرەوە دەما بەڵام ئەمە ڕۆڵەکی گرنگم هەبووە لە ڕووی ئەعلامەوە لە ڕووی وشیاریەوە بەڕاستی لە کەناڵی بەڕێستان بەڕاستی زۆر قسەم کردووە سەی منیش گەیشتوتە جێ بەڕاستی ئەمە ناگلەیم لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ناگلەیم لە پارتی هەیە نەگلەیم لە هیچ حزبێکی کوردی نییە من گلەیم لە زوعفی حزبە کۆتاکان هەیە کە ئەوان ئەساس و بیناغەی بەناو تورکمان بوون کەچی دەرچوو بەڕاستی ئەوانە لە بۆ هەندەکیان لەگە ڕێزم لە بۆیان لە بۆ بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان و مار و مندارەکانیان هیچ کردیا هیچ هێشان بەڕاستی ئەو نەهامەتێ بەسەر تورکمان هاتووە ئەو زەلیلیەی بەسەر تورکمان هاتووە ئەو قەشمەرجاریەی کە ئێستا
بە نەوەی تورکمان دەرێ کاکە جان هەر فەسادێک لە حزبە سیاسیەکان ڕوودەدا هەر دزیەک و هەر تاڵانیەک لەو کوردستانەی ڕوودەدا هەر نەعەدالەتێک ڕوودەدا ئاگادار بە کۆتاکان بەشدارن لەو تاڵانی و لەو ماڵوێرانەیە کە لە کوردستان ڕوودەدا لەو نەهامەتەی ئەوان لێی بەری نینە تەنها ئەمن لێی بەریئم ئەوەژە من وەکو ئەنجومەنێکی سیاسی داکۆچی لە مافی گەلی خۆم دەکەم و هەر ئەوەندەیە هیچی تکەمان یعنی بەڕاستی بەرچاو نەبووە ڕۆ نەبووە ئێمە کوردی قەزیە یەکێتی نیشتیمانی کوردستان با شتێکتان پێ بڵێم حەزبی یەکێتی حەزبێکی تێکۆشەر حەزبێکە بەڕاستی یەک نوقتە هەیە من زۆر کەسێ ئەگەر ئەمن قسەی حەقم کرد حتا ئەگەر باسی پارتیشم کرد ڕەنگە برێنەوە پارتیە ئەگەر دیفاعم لە یەکێتی کرد برێن ئەوە یەکێتیە ئەگەر لە نەوەی نوێم کرد دەرێن ئەوە نەوەی نوێ بەداخەوە بەڵام یەک شت حەقیقەت هەیە بە ڕەحمەت بی مامزەلال کە ناوی تورکمانەکان هات هەر مامزەلال خۆی دیفاع و داکۆچی کەر بوو لە مافی تورکمانەکان بەڕاستی یەکەم سەرکردەی کورد پێش کۆتاکانیش بە ڕەحمەت بی مامزەلال بوو کە داکۆچی لە ناخەچی پاکەوە داکۆچی لە نەتەوەی تورکمان کرد بەڕاستی کە ئەو مردووە کە کوڕەکەی زیندووە بەڵێ کوڕەکەی دەتوانێت کۆتایی بە هەندێک نەعەدالەتی بینی کە ئەمنی شعوری پێ دەکەم کە بەڕاستی نەعەدالێتێکی تەواو هەیە و بەڕاستی پەیامی منیش پەیامی داواشت لێ دەکەم مەجاڵێکم بدێ دقەیەک دوو دقا پاش ئەو پەیامەی کوردیم کە لە بۆ نسحەتێکە لە بۆ هەموو حزبە سیاسەت تورکمانەکان بەڵێ ئەتوانی ئەگەر بتەوێت کا عەبدولباست بە تورکمانیش پەیامەکەت بدەیت لە کۆتاییدا بە جوڵەیەک ئەگەر بتەوێت بەڵێ بەڵێ ئەمن ئێستا ئەوەی بە کوردی بڵێن بە هەموو خەڵکی کوردستان تێبگا ئەو زە پەیامێکی دوو دقەی بە تورکی دەبی زۆر پاسان دەکەم بەڵێ من نسحەتی خوشک و برایانی کورد دەکەم و حزبە سیاسی کوردەکان دەکەم پارتی دەکەم یەکێتی دەکەم بەڕاستی ڕێز لە مافی نەتەوەی ئێمە بگرن ئەوەی گرینگە لەکنە من بەڕاستی هەموو حزبە تورکمانیەکان لەمە دووە من ئەو کۆنگرە بەستن و چوونەکەنیەک و بالیف لە بسەری یەکدانان بەڕاستی لەمە دووە خەون دیتن و خەون حوشتر دیتن و لەگەڵ ڕێزم لە بۆیان چیدی ئەوە باوی نەما و بەرەکەت و خێریش لە ڕابردوو نەما بەڵام گرنگ ئەوەیە ئەوڕۆکە ئێمە چیمان پێ دەکرێت چی بکەین بۆ نەتەوەی خۆمان چی بکەین لە ئەو ملەتە ڕەشڕوتەی کە بەڕاستی کێشەی هەیە مەشاکیلی هەیە تەعینی نییە پارە نادرێ مەعاش نادرێ خەم زۆرە مەشاکل زۆرە بەڕاستی داهات زۆرە نادرێ خەڵک تووشی کە ئابەی بووە ئایلە کێشەی کۆمەڵایەتیمان هەیە کێشەی پارەمان هەیە کێشەی داهاتمان هەیە کێشەی ئەقلیمیمان هەیە کێشەی بەغدایەمان هەیە بەڕاستیەوە عەقلێکی وشیار و هەستیاری دەوێ بەڕاستی داوا دەکەم حزبە سیاسیەکان ئەگەر حزبە تورکمانەکانیش کادرن لای ئێوە بە سپاسەوە ئێمە خۆشحاڵم بەیان کە کادرین بەڵام لە ڕووی جەوهەریەکەوە من ئەلێرە داوا لە برادەرانی یەکێتی دەکەم لە برادەرانی پارتی دەکەم بە هیچ شێوەیەک تەدەخولی قەومیەت ئەم بەس باسی قەومیەت قەومیەتەکە بهیمە لەکنە من چونکە من داوا دەکەم ئێمە لەمە دووە مەشروعمان دەبێت لە پەرلەمان مەشروعمان دەبی لە ئیشکردن داوای سندوقمان دەبێ حکومەتی هەرێم سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان لەمە دووە ئینشاءالله ئەگەر ئێمە دەستمان گەیشتە ناو هەموو پەرلەمانەکان هەر حزبێکی سیاسی توانی کورسی بینی ئەم پیرۆزبایی لێ دەکەم وەکو خوشک و برا دانیشین هەرچی مەشاکل هەیە هەرچی وەختی خۆی قومار لەسەر نەتەوە ئێمە کرایە پێکەوە بتوانین ئەو قومارە نەهێڵین چوومە ئێمە قومارچینین بەڕاستی بەڵێ پەنایەمە چشم هەیە بە تورکی و خوشک و برایانی خۆمان وەکو تورکمان حەز دەکەم دوو کەلیمەش قسەی بکەم فەرموو دۆغرە سیاسیلار بەحەشەتلارە تورکسەیە درەم تورکیا جمهوریەتە دەبی منە منان دناسن
biz bir millatıq Kürdistanda yaşırıq. Kürdistanda özünüz bilirsiniz, Kürt çoxdur bu Türkmanda. Da bir hazır olasınız, tehaccüm durudun. Çünkü hiçbir şey elimizde yetmeyip. Biz ölmemişik, kalmışık. Türkmen ömrüsü Kürdistan'da binlerde 1000 il olur. Biz burada yaşırıq. Ne Kürt, ne bir Arap, ne bir hiçbir kavmiyet ebede bilmez. Türkmen'e haça desin. Onu var beledacı. Ben temenni ederim bazı kardeşlerimiz Kürdistan'da yaşırlar, hukukları olsun, paraları olsun, işleri olsun, hizmet, siyasiler edebilsinler, hizmet etsinler. Çünkü Türkmen milleti bugün zelil olup, doğru diyeyim. Doğru diyeyim, Türkmen milleti hususan Erbil'de zelil olup. Hiçbir hizb yoktu, bize baksın. Biz bir iş yapak, kanun elimizde olsun. Parlaman elimizde olsun, hükümet elimizde olsun, böyle işleyak. Yok zelilikte kalak, sahada. İndi de dirsiniz valla Türkmen bize bakmır. Ne zay size baksız ki Kürtlerde otursiz, kaydı yok otursiz. Biz bir meşruğumuz yoktu. Türkmen, siyasi Türkmen eğer meşru olmadı manası bir şey, bir dinar yatırmaz. Yani temenni ederim bütün Türkmenler hazır olsunlar. Yarın intikabatı mani görsünler. Bütün hizbları görsünler. Kim hizmet eder Türkmen'e, kim difa eder Türkmen'e onlara baksınlar. Çünkü Allah yatırsınlar oğuzlarına baksınlar. Nasihatları da olsun bütün siyasilere. Ben bütün bazı kardeşlerimi seviyorum. Biz nasihatımın alın. O milletimize hizmet eylevin. Yarın inşallah yo 5 kürsü. İnşallah 10 kürsü de yatırırıq. Spas. Zor spas. Ben Bəli. bu kadar isterdim ulaştırım size. Türkiye Cumhuriyeti de isterir de hizmet etsin. Bütün Türkmenlere, Türkiye benim memleketimdi. Türkiye'de bütün Türkmenlere baksın. Bütün siyasilere baksın. Çünkü ben difa ederim Türkmenlere. Ben onların düşmanı da acıram. Vesselamu aleyküm. ورحمة الله وبركات بريز عبد الباسط خالد سەرۆکی ئەنجومەنی تورکمانی لە شاری ئەولێرەوە لەگەڵمان بووی ئەوەی کە من بە پێی تێگەیشتنی خۆم باسی لەوە کرد کە ئەمە پرۆسەیەکی قانونیە پێویستە ئێمە تورکمانەکان هەمومان یەک بین خۆمان کۆکەینەوە پرۆژەمانێ بێ و دوژی هیچ کەسێک نەبین وەخوا پشتیوان بێ نەخشە ڕێگەمان هەیە کار دەکەین بۆ داهاتوو زۆر سپاس دووبارە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ